هەڵبژاردنی هەرێم دەلاقەی دیموکراسی و دەرفەتێکی مێژووی. وا چوینە ناو بانگەشەی هەڵبژاردن ئەم جارەی پەرلەمانی کوردستان لە چەند ڕوویەکەوە جیاوازە، چونکە یەکەم جارە هەڵبژاردنێکی پەرلەمان دەکرێت کە حیزب و لایەنەکان نازانن پێگەوسەنگی خۆیان چییە و چەندە. جیالەوەش زۆرترین کێبڕکێ و ململانەی سیاسی لەم هەڵبژاردنەدا هەیە کە ئەمەش نمونەیەکی جوانی دیموکراسیە. سەرباری زمانی زبر و توندی حیزبەکان بەرامبەر بە یەکتر، بەڵام بوونی نزیکەی 40 حیزب و هاوپەیمانێتی لە ئەم هەڵبژاردنەدا تابلۆ دیموکراسیەکە بە یەکەوە تەواوتر دەکەن و وێنایەکی جوان دەدەن بە پرۆسەی هەڵبژاردن و دیموکراسی. ئەگەر بشتوانرێت بە باشی ئیدارەی پرۆسەی هەڵبژاردن بکرێت، ئەوە دەکرێت لە زۆر ڕووەوە سوودی لێوەربگیرێت و ئەزموونێکی نوێی دیموکراسی حکومڕانی لە هەرێم نیشانی دەرەوە بدرێت. ئەم هەڵبژاردنە لە زۆر ڕووەوە لە هەڵبژاردنی ساڵی 92 دەچێت. ئەو کات هەموو وڵاتانی دنیا چاویان لەسەر یەکەم پرۆسەی دیموکراسی بوو دوای خەباتی شاخ و ڕاپەڕین کە ئەزموونی حکومڕانی هەرێم و دامەزراندنی حکوومەتی هەرێمی بە دوای خۆی داهێنا. بۆ ئەم هەڵبژاردنەش چاوی زۆرێک لە وڵاتان لەسەر هەرێمە، بە جۆرێک دەیانەوێت دوای چەندین ساڵ گرژی و ناکۆکی سیاسی جۆرێک لە سەقامگیری سیاسی بۆ بەشە ئارامەکەی جارانی عێراق بگێڕنەوە. بۆ ئەمەش هاوسەنگی هێز لە نێوان پارتی و یەکێتیدا بەشێکی پرۆسەکەیە. جیالەوەش بوونی دەیان حیزب و کاندیدی ئۆپۆزیسیۆن بە هەموو بۆچوونەکانیانەوە وێنەکەیان فراوانتر کردووە. لە ڕووەوە بۆ وڵاتان و کۆمەڵگەی نێودەوڵەتی گرنگە. بوونی فرەحیزبی و ڕاجیایی بەشێکە لە استراتیژی گەشەپێدانی پرۆسەی سیاسی و دیموکراسی لە هەرێمی کوردستان. بۆیە ئەگەر لایەنەکانی هەرێم بتوانن ئیدارەی ململانەیەکی دروستی هەڵبژاردن بدەن، ئەوە دەتوانرێت بکرێتە دەستپێکی قۆناغێکی نوێ و دەلاقەیەکی دیموکراسی گرنگ بۆ هەرێمی کوردستان دەکاتەوە. بە جۆرێک ئەگەر گەمە سیاسیەکە لە گرێژنە دەرنەچێت، هەرێمی کوردستان بەم هەڵبژاردنە هەنگاوێکی گەورە دەنێت لە ڕووی سیاسی و دیموکراسیەوە. لەوەش گرنگتر قبولکردنی ئەنجامی هەڵبژاردنەکانە. هەر چۆنێک بێت بۆم قۆناغی هەرێمی کوردستان زۆر گرنگە، چونکە هەرێم لە ماوەی کەمتر لە 2 دەیە حکومڕانیدا لە شەڕی ناوخۆوە پێدەنێتە ناو ململانەی سیاسی و میدیایی کە ئەمەش خاڵێکی ئەرێنی گرنگە و دەکرێت سوودی لێوەربگیرێت بە ئاراستەی پێکێنانی حکوومەت و پەرلەمانێکی نوێ کە دیموکراسیەت بناغەی کار و مامەڵەکەی بێت تا بتوانرێت سیستەم و دامەزراوە بنیاد بنرێت.